سڵامێک لە ناخی دڵمەوە پێشکەش بە ئێوە بینەرانی خۆشەویستی پرۆگرامی ئاراستا ئیمڕۆ هاتکینە خەمەتتان سەبارەت بە توندوتیژی دژ بە ژنان وت و وێژکەین و بزانین چه ڕێگەگەلێکی هەست بۆ بەرگیری لە توندوتیژی دژ بە ژنان. فەرمونون با لە خەمەتتانە بین و پرۆگرامەکەمان دەست پێ بکەین. بینەرانی خۆشەویست هاینە خەمەت چالاکبانێکی کورد خاتوونێکی زانا چەند ساڵێکە لە بواری مەدەنیە و چالاکە لە بواری ژنانی کوردەواریە و خاتوونێکی زۆر زانایە. پێم خۆشە پێتانی بناسێنین و لەگەڵیا لێدوانێکمان بێ. خاتون بەخێر بێن. خۆشبی خێر بێنی. خۆش بن، مەمنونم. خۆتان بۆ بینەرەکانوان بناسێنن. من سوهیلا محەممەدیم، یەکێک لە چالاکانی بواری ژنان بە تایبەت لە شاری سنەوە. بەخێر بن سوهیلاخان. خۆشبی. مەمنونم کە هاتن و میوانی ئێمە بوون ئەمڕۆ زەحمەتمان داپێتان سەبارەت بە زۆربوونی توندوتیژی بۆ ژنان قساکەین ئیمڕۆ و بەم بۆنەوە زەحمەتمان داگەڕێتان. خاتون سوهیلا ئێوە چە بە توندوتیژیە وێنن لە حەنای خاتونێک و لە حەنای ژنێک و کچێک و چه شتێک توندوتیژیە؟ ئەگەر توۆشەی ڕواڵەت قەزیەکە بکەیت، توندوتیژی لە سەبارەت بە ژنان زۆرتر لەباری جسمیە، یانەکان واتە ئازاری فیزیکی بە بەدەنی ژنان، دوای ئەوەیشە لێدان و ئەو شتانە. ئەمە ئەڵبەتە بەحسێ ڕواڵەت قەزیەکەس و هەروەها توندوتیژی نسبەت بە ڕۆح و مێشک و زەهنی ژنان، بێئەرزشکردن ژنە و هۆڤیەتی ژن ناو جامعە، دوایەوە دوورخستنەوەی ژنە لە ناو کۆمەڵگا لەباری کار، لەباری تەحسیڵ، هەروە لەباری فعالیتگەل و کارگەل ئیجتیماعی کە ئەرکی سەرشاری هەر ژنێکە کە بێتە ناو کۆمەڵگا، چۆن ژن وەکو هەر مرۆڤێک مەوجودێکی هەناو جامعە، یعنی هەناو بوار کۆمەڵگا، هەر وەکو مەوجودێک زیینت وەکو ئینسانێک ئەشێ بێتە ناو جامعە، مەوجودێک ئیجتیماعیە. وەلە دوورخستنەوەی ژن چ لەباری کار و تەحسیڵ و بەلاخەرە هاتوچوو و فعالیتگەل مەدەنی و وەرزش و هەر شتێکە لە نەزەرا بگرن ئەمانە بە چەشنێکە تانین بێژین خۆشونەت دژ بە ژنە. من هەروە وتم ئەگەر قەرار بێت لەبارەی بەحسێ خۆشونەتی ژنان و قسە بکەین، تەنها ئەمە نییە، هەر شتێک لەم خۆشونەتگەلە کامێکی سەرچاوکەیەک مێژوویی هەیە. مشکل هەرەوەسە کە ئەم بەحسی خۆشونەتە لە ناو جامعە نەهادینە بوو گەسەوە، یعنی بە عنوان سنەت، بە عنوان قانون، بە عنوان ڕسم و یاسا. بەڵێ چەندین ساڵە ئێمە هەسمان لە ناو خەڵکە کە ئیتر چووگەسە مشکمان هەرەوەسە و ئیسە ئێماشێ چە بکەین. دقیقاً مەسەلەی ئەسلی هەرەوەسە کە ئەش بزانین بۆچە ئەم مەسەلە نەهادینەوە بوو گەسەوە ناو جامعە، بۆچە بنەڕەت و پایەی پەیا کردگە لە ناو کۆمەڵگا. بەنظر من ڕابط اجتماعی کە ئایسە لە ناو کۆمەڵگای جەهانیە، من حتا تانم بێژم جەهانی، من درستە ئەشێ فرەتر بە وەزیەت ژنگەل شار خۆم ناوچەی خۆم بەڕەسیکەم و ئەمانە لە نەزەرا بگرم، بەڵام ئەمە پەیوەندیەکی جیایی ناپەزیری هەز، ئەسەن جیان ناکرێتەوە لە تواو ژنگەل جەهان، لە تواو ئەو ڕابط اجتماعیەوە لە تواو کۆمەڵگای جەهانیە هەز. ئێمە ئەلان ڕابطە اجتماعی کە لە تواو دنیا وجودی هەست، ڕابطەی سڵتە و تابعیەتە، دەستێک مسلتن لەبان کۆمەڵگا و ئافرین زاڵن، دەستێکیش تابعن لە ناو کۆمەڵگا. ئەمە ئەوەڵین خشونەتێکە کە لە ئاستی جیهانیە ئەکەوێتە بەرچاو ئێمە. هەر ئەوەسە بووگەسە باعث ئەوەکە کەم تێت بەرەو خوار و خشونەت دژ بە ژن ئاخرین خشونەتێکە کە تۆ لە ناو جامعە بینی، ژن و مناڵ و تەبیعەت سروشت. خاتون سوهیلا لە کۆمەڵگای خۆمانە بۆچە فرەتر هەست، بۆچە بە پای جێگەگەلترە لە ڕووی کۆرەی خاکیە
ئەم توندوتیژیە بۆ ژنگەلمان فرەتر هەست لە ئێرە تاجی گەگەلتر بۆچە ئەمە فرەتر یا دیارە شاید دیار فرەتر دیار بێت ملە تارم نەزانم بێژم بەداخەوە یا بێژم بەختەوەرانە ئێمە مەسائلێکمان هەست بە ناو غیرەت شەرەف بە ناو ناموس ئەمانە تا قبل زەوەکە ئەم مشکڵاتی ڕابطەی سڵتە و تابعیەت و زاڵبوون و ژێردەسە بە وجود بێت تا قبل زەوە سنت و یاسایك باش بووگا هەر کەسێک بۆ خۆی حسکەلێک ئینسانی هەست غیرەتی هەست شرافەتی هەست ئەخلاقی هەست باش بووگا بەخاطرەوە من وتم تا بەر لەوەی کە ئەم ڕابطەی زاڵبوونە بناو کۆمەلگا پێش بێ ئێمە تا بەر لەمە خانەوادەمان بووگا خانەوادەگەل چەند هزار ساڵێ جوامعێ ئەم منتەقەی خۆمانە مێزۆپۆتامیامان بووگا کە بێ ئەوەکە پیاک دەسەڵاتی زاڵبوونی بێت هیچ گونە مشکڵێک نۆگە لە بین ژن و پیاوە خانەوادە کۆمەلگایك بووچک بوو بۆ بەڕێوەبردن کۆمەلگای گەورەتر هەتا ئێمە کۆمەلگای خانەوادەی گەورەمان بووگە بنەماڵی گەورە بەواتەی ئەوە کە 70 نەفر عشیرەیی خێڵی بە یەک و زیندیانە کرد وەلیکان هەر کامیکان احترام و حرمەت و جێگە و ڕێگە و شوێن خۆیان بوو ئەوە نەبێت کە مەسەڵەن یا پیاک زاڵ بێ بەسەر ژنە یا ڕیچەرمگێ زاڵ بێ بەسەر گشتیە ئەگەر پاراستنی مەنافع بوو بۆ گشت ئەو بنەماڵە بوو بۆ ئەو گشت کۆمەلگا بوو بەڵام ئێستا هەروواکە ئشارەم کرد ئێستا بووگەسە ڕابطەی زاڵبوون و ژێردەسەبوون هەم لە ناو خانە بنەماڵە هەم لە ناو کۆمەلگا بۆ چوای پێاتکەی بە بیر و بڕوای خۆتان بۆ چوای پێات بەداخەوە ڕوتێکی مێژووی هەیە هەر ئەو شتە لە ئەم 2000 ساڵە بۆ وجود هاتکە بووگەسە باعثەوە هەر ئەم ذهنیەتی پیاک سالارە ذهنیەتێ پیاک سالار بە معنای ئەوەکە قدرەتی اقتصادی ثروتێک لە کەلناو جامعە وجودی هەست و قدرەتی سیاسی کە لە ناو جامعە بەدەست پیاگەوە بووگەسە باعثەوەکە بەخاطرەوە باقی پیاوەکانیش بێنە ژێر سڵتەی خۆیان پیاوەکانیان قدرەتێک سووری قدرەتێک درۆینیان داگە بە پیاک کە تۆ ڕئیس بنەماڵەتی فقط کە تۆ بڕۆ زاڵ بە بەسەر ژن و مناڵتە و پیاگیان لە چوارچێوەی بنەماڵە مەحدود کردگا پیاوەکەیش پێ خۆش بووگە کە لە ماڵا چۆن قدرەتی هەست پس وەختی خۆی احساس قدرەتی کردگا ئەو سلسلە مەراتب دەسەڵاتیشی قبول کردگا پیاوێک کە لە ماڵە احساس قدرەتەکات ئیجازە ئات بە پیاوی کە لە بانتر ئەوە ڕئیس ئەوە ڕابەر ئەوە سەرکردەی ئابووری سەرکردەی دینی ئاینی هەر شتێک کە بێژی پێ پیاوێک کە لە ئەو دەسەڵاتی بانترە بەسەر خۆیان زاڵ بێت. توندوتیژی دیاردەیەکی مێژووی و جیهانیە بریتە لە پەنابردنە بەرهێز بۆ ناچارکردنی تا گیانگروپ و کۆمەڵ دژ بە خواست و ئارەزووی خۆیان واتە هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان لە ڕێگای هێزەوە لە جیاتی زمانی گفتگۆ و دیالۆگ دەتوانین بڵین توندوتیژی بریتە لە بریندارکردنی بەرامبەر اینجا بە هێرشکردن بێت یاخود بەزارەکی بێت واتە دەرونی بێت یاخود جەستەیی بێت کە پێم وایە هەندێک جار توندوتیژی دەرونی کوشندەترە چونکە توندوتیژی هەر ئەوە نییە کەسی توندوتیژ هێرش بکاتە سەر کەسی بەرامبەر و خوێنی لێبێنێت بەڵکو هەندێک جار قسەیەک کاریگەری لە چقۆیەک زیاترە. منی سلام عرض دەکەم لە خەمەت ئێوە ئومیدوارم کە موفق بن بەرنامەی فۆقڵادە جوانێکە هەمە خەمەتانە بەخێراتن بەخێراتن خاتون هەمیدە ئێوە وەکو دەروون ناسێک بۆ ئێمەوە بینەرانی عەزیزمان باسکەن لەسەرەوەی کە توندوتیژیەک کە دژ بە ژنێک ئەوێ بە کچێک بە خاتوونێک ئەوێ بە باعیس چە تێتە سەر ئەو کچە لە بواری دەرونیەوە بەڵێ قەتعاً هەم بە سوورەتە مستەقیم هەم غێرە مستەقیم تەئسیر گۆزارە لە بان ڕۆخۆڕەوانێ ئەو خانمەوە ئیسە چە
توندوتێژیەکە خشونەتەکە عليه خۆی بووێت یا عليه هاو جنسێکی و ئەم بیژنەوێ حتا فەرقیشیان فرس مثلا توندوتیژیەکان چەندین هۆکاری هەست مەسەڵەن ئیسە لە نەزەر ڕۆحیە و لە نەزەر ڕەوانیە و حتا لە نەزەر کەلامیە و ئەتوانێ بێت جنسیەتی ئەتوانێ بێت بەڵێ کولەن تەئسیری هەست توندوتیژیەکان یەکشت نییە ئەتوانێت لێدان بێ ئەتوانێت ئازاری ڕۆحی بێ ئەمە جیاوازە لە یەک بەڵام هۆکاری چەس بەسەر ڕۆح و دەرونی دانێک کچۆ دانێ خاتوون ژنێک چه بەسەری تێت لە ماڵە و ئەزێتی ئەکەن ئان لە بواری ڕۆحی و ئەزێتی ئەکەن ناڵن لە فرێک مافی خۆی استفادەکە بڕێتە مەحدودی ئەکەنەوە ئەمە بیشترین تەئسیری ئێعتماد بە نەفسی ئەو خانومە تێتە خوارە ئیحساسی کەمبود ئەکا ئیحساسەکە خۆ بەلاخەرە ئینسان ڕۆحی ئازادە حەز ئەکات کە ئەو شتگەرە کە خۆی پێخۆشە خۆی بە دروستی ئەزانێ ئەنجامی بە خۆ ئێمە بین مانعی قەرار بین لەبەر ئەم ڕێچوون ئەم یەک نەفەرە خۆ قەتعەن ئەزیەت ئەوێ ڕۆح و ڕەوانی ئەشکێ بە یەکە عزەتی نەفسی تێتە خوارە ئێعتماد بە نەفسی نامێنێ ئیحساسی کەمبوو دەکات لە ناو جامعە ئەگەر چ بەسا ئەگەر ئەم خاتونە ڕفیقێکی بێ دۆستێکی بێ کە ئەم مەحدودیت ئەمیە نەوێت وەختە تێت خۆی مقایسە ئەکا لە تەک ڕفیقەکە ئەوینی خۆ ڕفیقەکەی تووە و ئەو شتگەرە کە حەز ئەکات ئەنجامی بە ئیمکانی هەست بۆی و ئەم ئیمکان ئەوەیە نییە خۆ قەتعەن ئەشکێتەوە ڕۆحیە لە دەست و باعث پەیامەتگە لێ ئاتی ئەوێت وەک فەرەر لە ماڵ یان دەرچوون بچێتە دەرەوە لە ماڵ ئەو فەزات هەرکات ئەمە سریکی یعنی شاید دەرسەدی کەم ئەم ئەتفاقیانە بۆ ئەکەفێ چۆن ئەوەڵین شتێکە ئەم خشونەتە باعثی ئەوێت ئیحساس ئێعتماد بە نەفسی ئەو خانمە کەمەوە ئەوێتەوە جورئەت ناکا بچێت سەرکوب ئەوێ کۆلێ ئەلایقی کۆلێ خاستەکانی ئیتر چە شتگەلێ تێبەسەر دانێکی وتان دەرەچێت لە ماڵ ئەتوانێت خۆی پەرخاشکەر بێت تەسیردا بنێ و ئەو یەک نەفەرە ئەویش پەرخاشکەر بێت پەرخاشکەریکە نسبەت بە ئەو یەک نەفەرەکە مانعەکەی بۆی دروست کردگە ئیسە باوکە دایکە براس یا حتا جامعە پەرخاشکەر ئەوێ و یەک سری ئەخلاقیات ڕەفتارگەلێ کە دژ بە جامعەس لەم یەک نەفەرە ڕوئا ظاهرەن جامعە قبولی نییە هاتکە سەرکوبی کردگە مانعی بۆی دروستکرا ئەم لە ناو مانعەکە هەڵەسێتەوە بە عنوان خشونەت خۆیەوێتە منبعی خشونەت لە ناو جامعە سریکی بۆ جۆرەسە سریکی دەرەچێت لە ماڵ سریکی نا ئەمێنێتەوە لە ماڵە سەرخۆردە ئەوێت انتخابگەرێک ئەکات زۆری ناشکێ زۆری چاشێ بکات زۆری ناشکێت سریکی لە ماڵە ئەمێنێتەوە سەرخۆردە ئەوێت انتخابگەرێت غێرە تەبیعی ئەنجام زۆری ناشکێ پیان چە بکات زۆری ناشکێت بە باوک برا دایک هەر کەسێکە عەزیزی ئەم بەحسە ئەشە ڕیشەی دەرمان بێت ڕیشەی دەرمانکردنیژی لە ناو خانەوادەوە هەست ئەو خانمە نەتەنها کارێک ئەتانی بیکات دروستترین کار ئەوەسا کە خۆی باوەڕکە ئەوەڵەن باوەڕکە بەخۆی کە من ئینسانێکم ئەتوانم کارگەرێکم یاسای ئێمە یاسای یا شەرع و عورفمان چەنێ توانیگیە ئەم بێتە باعث ئەوەی کە ئەم توندوتیژیە نسبەت بە قاتونەکان فرە بێت یعنی یاسا بەرەو خاص بیردگی یا بەرەو خراو یا بووگە باعثەوە کە توندوتیژی کەمەوە بێ فرە بێت نسبەت بە خاتونێک ئەگەر ئێمە پەنا بووین بە شەرعمان زانی چۆنا یاسا و شەرع هەر کامێکی تایبەت بە ئەو شەرایطە مێژوویە خۆیەسا هەر کام مربوط بە ئاڵۆگۆڕێکە کە تایبەت بە ئەو کۆمەڵگاسە کە لە وەختا بە وجود هاتکەوە ئەو قانون و یاساگەل و ڕسم و ئاین و شەرع جەدیدە بۆی دروست کریاگە هیچ کامیکیان خراو نین هیچ کامیکیان بۆلێکانێ ئەش بزانین شەرایطێک کە ئیسە هەز ئایسە منێ ژنێ فەرزکن معموڵی کە گوشی ها بەدەستمەوە کە ئینترنێت و ماهوارە ها لە اختیارما من فەرقەکەم تەک ژنێ 50 ساڵ لەمەوە بەرا
کە هیچ ئیمکاناتی کینە و چاودەمی نەکریاوە و ئەو شتکە خۆی قبول کردو تو محدودیەتکە خۆی قبول کردو هەر ژنێک بەناوێک چەپۆکەسەری خۆی قبول کردو وەڵێ من ئایسە ئەبینم کەوان نییە من مێژوو تواشاکەم مێژووی 5,000 ساڵ لەمەوبەر کە دەوران ئەلاه سالاریم دیگا من ئەبینم کە ژن توانایی بووگە توانایی بەڕێوەبردن کۆمەلگای بووگە بدون ئەوە کە خشونەتی وجودی بێت جەنگ وجودی بێت ڕابطەی سڵتە و تابعیەتی وجودی بێت من ئەو مێژوو ئەوێنم و لە مقابل چاو خۆیشمە لە مقابل کشوەرگەل خاورمیانە بەتواو مێژوویان و بەتواو سروەتگەلێ فەرهەنگی و ئەتنیکیانەوە و تواو ئیمکاناتی کاسم ئەبینم و غەربیش ئەبینم کە بە هیچێکەوە هاتکە منی داگیر کردۆ دەسەڵاتی پیا کردگە بەسەر منە ئێمەتان قسە باس کرد باست کرد لە سەبارەت بە مێژووی ئێمە مێژووی ئێمە ئەلاه سالاری بووگە خاتونانی خاسی بووگە فەرمانڕەوا بووگەن خاتونانێک کە خۆیان یاسایان نووسیگە ساحێ و کۆمەلگا بووگن بەڵام باتەوە ئەوانە کە پێتان بە ئێمەتان وت کە لە مێژووی ئێمە ئەم شتگە لە بووگە ئێستا چ قسێکتان هەست بۆ پیاوەکانمان مێژووی ئێمە ئەمە بووگە بۆ پیاوەکانمان ئێستا چیان لێ تێ چ کارێکە شێ بکەن بۆ ئەوەی کە توندوتیژی بۆ خانمێ کەمەوە بێتەوە توندوتیژیان کەمەوە دقیقاً من ئەو لەبەرا بێژم کە پیاوەکانیشمان وەک ژنەکانمان خۆیشیان قوربانی ئەم دەسەڵاتنە ئەم دەسەڵاتی پیا و سالارنا پیاو خۆی بە معنای ئەوە نییە کە تۆ پیاوەکان دەسەڵاتیان هەست پیاویش دەسەڵاتی کیمیاییسە و وەختێ مە قسە زەهدێتێ پیا و سالاریەکەن بە معنی ئەوە کە ژنیش جیابێ لە پیاک ژنیشمان هەست کە بە زەهنیەتی پیا و سالار و خەریکە هەم هاوجنسەکان خۆی ئەچەوسێدێتەوە هەم زڵمەکە بە حتا بە مناڵ بە تەبیعەت بە حیوان بە سروشت ئێمە بە معنی ئەوە نییە کە پیا و سالاری جیابێت لە شتێ بەناو مەقولەی ژن نا زەهنیەتی پیا و سالار زاڵە بەسەر توا و کۆمەلگا ژنێکە تەوا ساحێ کارە ژنێکە خۆی پۆلی هەست قدرەتی هەست ساحێ کارە ڕئیس ئیدارەس ئەو ژنە خۆی دژ بە ژنە ژێردەستەکان خۆی دقیقەن خەریکە توندوتیژی ئەواتە ڕێگەڵ ئەتوانێ ئەو کارە بکە ژنێکە لە بەحث ئەزدواجە ئەچێتە سەر ژنێتر ئەوێتە هەوەی ژنێتر ئەویش لە بێدەسەڵاتیە هەست لە بەدبەختی هەست وێ بازم ئەو شاید ئەو ژنە دەرچووگە لەسەر توندوتیژی کترەوە دەرچووگە و پەنای بەرگە بە پیاوێکە هیچ فەرقی ناکات تو بە هەر شێوەی کە بتانی دژ بە هاوجنسەکان خۆت هەر کاری بەڕێوە بۆی چ قانون دی بێت چ غێرە قانونی چ مسائل ازدواج و شوکردن بێت چه مسائل سوء استفاده ئەخلاقی بێت چه استفاده اقتصادی و ئابووری بێت تۆ فەرق ناکات ئەتوانی دژ بە هاونەوەکان خۆت هەروەکە ژنگەل بە یەکەوە متحد نین قات و سوێلا بۆ پیاوان چه قسێکتان هەستەبارەت بەم توندوتیژی نسبەت بە خاتونەکان چه وتارێکتان چیتان هەیە بۆ پیاوەکان بژن پێمان پیاوەکان کەس برای منن باوک منن شووی منن مرد منن کوڕ منن کەسێکتر گیانین لە فەز لە کۆرێکترۆ ناتکن هەر لەم ئاو خاکە هەر لەم ناو ئەم بنەماڵا بە وجود هاتکن پیاوەکان من داواکەم لە پیاوەکان تۆزێک هەڵگەڕنەوە بۆ مێژووی خۆیان تاریخ خۆیان بناسێنن بزانن ئێمە کێ بۆگین بە ژن و بە پیاوە و هەڵگەڕنەوە بێژگە لە تاریخ سەر سروشت و تەبیعەت خۆمان ئێمە مەوجودێ زیینەگین مەوجودێ تەبیعین و حەقی حەیات بانەست حەقێکمان ئەومانە هەست کە ڕێز دابنین بۆ یەکترین من حەقم نییە حتا دانێ مەوجودێتتر حیوانێکیش بکوژم چ بگەی بەوە کە ئینسانی بکوژم خشونەت دژ بە ژن خشونەت دژ بە ئینسانە فەرق ناکات دژ بە کۆمەڵگاز ژن بەشی ئەسڵی و بنەڕەتی کۆمەڵگاز وەختی پیاوا بێت پس ڕۆژ بە ڕۆژ جنایەت کوشتار خشونەت دژ بە خودی پیاوانیش زۆرترە بێ ئێمە ئەوینین لە قەرن 21ەکە تاڵبان دەسەڵاتی گرگە دەست توا دنیایش دەم خۆیان بەستگە نەتەنها مخالفەتێکیش ناکەن تازە بەخاتر مەسائل اقتصادی شرکەتەکانیان ارتباطی ستەک تاڵبانە تواشاکەن خشونەت دژ بە ژن لە ئەفغانستانە هاوارەکات لە منتەقەی خاوەرمیانە هاوارەکە بەڵام هیچ حکوومەت دموکراتێک هیچ سازمان ملەرێک نەتەنها هیچ بەرنامەیەکی نییە بوو ئەم کارە بۆشیان مهم نییە.
توندوتیژی دیاردەیەکی شاراوە و نادیار نییە، بەڵکو جیهانیە و تایبەت بە شوێنێک یاخود وڵاتێکیش نییە، بەڵکو بە پێی بەڵگەکان و هەواڵەکان و راپۆرتی مافەکانی ژنان و ئەوەی کە خۆمان دیتومانە لە هەر شوێنێک کە ژن هەبێت توندوتیژیش هەبووە، جات بە شێوەیەکی نهێنی بێت یاخود بە شێوەیەکی ئاشکرا. توندوتیژی سنووری نییە، ژنان چ لە ماڵەوە بن چ لە دەرەوە بن، چ خوێندەوار بن و چ نەخوێندەوار و سەرقاڵی کاری نێوماڵ بن، چ لە بواری ئابووری دەوڵەمەند بن و چ هەژار و دەستگورت بن، بە شێوەیەک لە شێوەکان و بە جۆرێک لە جۆرەکان لەلایەن پیاوانەوە تووشی توندوتیژی جنسی، دەرونی، جەستەیی و کۆمەڵایەتی دەبنەوە. بینەرانی خۆشەویست، هاینە خەمەت خاتوونێکی کتێوفرۆش، تەنیا خاتوونێک کتێوفرۆشی شارێ سنە، ئەوەڵین خاتوونێک کتێوفرۆشی شارێ سنە خاتوژینە کە جیا لە کتێوفرۆشی چالاکێ مەدەنین لە بوارێ توندوتیژی دژ بە ژنانە و چەند ساڵە خەریک تێکۆشینن. با فرەتر مێمانەکەمان بناسێنین و فرەتر بۆمان قسە بکەن سەبارەت بە بەش و بابەتی ئیمڕۆمان. خاتوژینە بەخێر بن. خۆش بە منی ئیسلام و ڕێز و خۆش بی. حورمەت لە خەمەت ئێوە بینەرانی خۆشەویستان. من ژینە مۆدەڕسکۆرجیم و دامەرزانە کتێوفرۆشی ژیرە لە شارسنا کە ئێرە ئەوڵین کتێوفرۆشیەکە کە ژنێک دامەرزان بۆ خەریک لە بانی و کارەکات و هەروەها ئێرە فەزایەکی شەکە ئێمە لە سێک ژنگەش حمایەتەکەین کە ئەوان خۆیان گەرەکیان بێت کە سرێک تۆلیدات خۆیان کە مەسەن کارگەرێکە کە تەزئینیە یا فەرهەنگیە ئەکسە تابلۆی ئەکسە یا کتێوەکانیان هەتا ئێمە لێرە بۆیان دامانیاگە بۆ فرۆش و لە فرێکیشان دەرسە سوود خۆمان هەر ناگین بە خاتر حمایەت لە ئەوان. هەروەها ئێرە تەنها کتێوفرۆشی نییە، جێگەیەکە کە فرێکەسگەرەتوانن بێن لێرە جەمەوە بنەوە لەسەر کتێوەکان قسە بکەن ولا حتا لەسەر مەسائلێک تریش جێگەیەکە کاتوان جەمە بنەوە لێرە دانیشن قسە بکەن. هەروەها ئێمە بەشێکیشمان جیاواز دانیاگە کە ئەو بەشە جیاوازە کتێوگەرێکە کە سەبارەت بە ژنانە و لێرە ئەتوانن کتێوگەرێک تەخەسوسی لە حوزەگەرە مختلف ژنان لێرە ئەتوانن تەهیەکەن و بیخوێنن. ژینا خاتوون، من کتێوەکانم تۆشا کرد، چاوم کەف بە کتێوێک سەبارەت بە توندوتیژی دژ بە ژنان، یانێ بابەتەکەی ئیمڕۆمان پێم خۆش بوو تۆشایم کرد و هەروواکە ئەزانن ئێوە خۆتان چالاکێکی مەدەنین و لە بوارێ توندوتیژی دژ بە ژن تێکۆشەرن. گەرەکمە ئەو تەجروبە کە بووکتانە ئەو شتەکە دیکتانە بۆ ئێمەش بێژن باسی بکەین لەسەری. بەداخەوە جۆرەك گشتمانەزانین توندوتیژی دژ بە ژنان کێشەیەک جیهانیە و لە توا و دنیا ژنگەر بەداخەوە دەرگیر ئەم مەسئلەنا ولی خۆب ئێمە چون لە ڕۆژهەڵاتە کارمان کردگە بۆ خصوص بیشتر لە سنە کارمان کردگە من سەبارەت بە سنە قسەکەم. ئێمە لە ساڵ 86 NGO-ێکمان بوو بەناو جامعە حمایەتە زەنان کە NGO کە منیش لێنا ئەندام بووم و لێنا چالاکیمانە کرد و من لە ساڵ 86 شڕۆمان کردە بە چالاکی کە چەندین پرۆژێشمان کار کردە، پرۆژەگەرێکە لەسەر FGM بووگە یعنی خەتەنەی ژنان، پرۆژەگەرێکە ڕەبتی بە قەتڵهای ناموسی و بووگە و کارگاگەرێک ئاموزشی لە مۆرد خشونەت توندوتیژی لە بنە ماڵە و لە ماڵە لەسەر ئەمانە فرە تەخەسوسی لەناو کەمپێنگەرێکە کارمان کردگە بە سوورەتی پرۆژەیی کارمان کردگە. لەم کارگاگە لە چە فێرئان چە ئێژن لەم کارگاگەرە ئێمە تین ئەسان ئێژین بۆیان کە خشونەت چەست توندوتیژی چەست، چون بازێک لە شکلگەرێک توندوتیژی هەست کە بۆ فرێک لە ژنگەر و پیاگەر تعریف نەوەکە ئەمە توندوتیژیە و هەروەها دەسەبەنیەکەین بۆیان ئەوە کە سرێک توندوتیژیمان هەست کە ڕەبتی هەست بە یاساکانەوە یاسای هەر کشوەرێکە تێیا خەریکین ئەژین، توندوتیژیمان هەست کە ڕەبتی هەست بە بنەماڵە و ماڵ، خشونەتمان هەست کە فیزیکی و جسمیە یا ڕۆحی ڕەوانی و دەرونیە و خشونەتێکیش کە هەتا ئێمڕۆژە فرەتر لەسەری کارەکریە بەحسە ئابووریش هەست. توندوتیژی کۆلەن چەست ئێوە فێر ئەکەن لە ناو کارگاکان قسەیەکەن بۆ ئێمەش بێژن؟ ئێمە لە ناو کارگاکان ناوتم ئەوڵێن
شتێکەکە یعنی هەر ژنێک بە خاطر ئەوە کە ژنە بە خاطرەوە کە جنسیەتێک جیاوازی هەست تووشە سریەک ئەزیەت و ئازارە بێت بە خاطرەوە کە ژنە ئەم ئەزیەت و ئازارە شکۆگەرە مختلفی هەست کار بۆ جۆرەکە وتم پێتان جسمی فیزیکیە جنسیە ئابووریە ڕۆحی ڕەوانی و دەرونیە وە سریکیشی یاساییە ئێمە تین تاریفەکەم بۆیان کە هەر کام لەم خۆشونەتگەران هەنە ناو چە دەستێکە دوای ئەوە سریک ڕاهکاریشیان پێین ئەوە کە چ ڕێگەیەک هەست بۆ ئەوە کە ئێمە بتوانین دش بە ئەم توونوتیژیە بێسینەوە یا چ کارێکین کە دووچاری نەبین فرەتر بۆمان بێژە چ توند و تیژی کا لە چه دەستێک بۆتان حتمما تاریفەکەم هەر بۆ جۆرە ئێمە ژین کە ئەگەر کەسێکیش لە دۆروەرمان و ئەشناسین یعنی هەتا ئەگەر خۆمان ئۆتونتیژمان تەجروبە نەکردە وە لە کەسێک لە ئەترافیانمان و ئەشناسین کە خەریکە دووچار کامێک لەم توندوتیژی گەرگەرە بێت ئێمە توانین چه کۆمەکێت بکەین چه کارێک بکەین بۆ ئەوە کە مەسەڵەن بۆ توندوتیژیە کە ڕەبتی بە یاسا هەست خب بۆ مثال بێژم ئێمە کە هەین لە ئێران زندگیەکەین بۆ تبقە یاساکان ئێران ئێمە خەریکین ئەژین سری قوانینمان هەست سری یاسامان هەست وەک یاسای کە ڕەبتی هەست بە تەلاق و ئەزدواجۆ کە خۆ لێرە ژنگەر مافە تەلاقیان نییە یعنی مافە تەلاق لێرە لە ئێرانە ها بە دەست پیاگ هەر بۆ جۆرە باسە حزانەتە مناڵمان هەست یعنی مەسەڵەن حزانەتە مناڵ بێجگە لە سنێک خاص و لە شرایطێک خاص و ئەکسەر و هەروەها سریک یاساگەر وەک ئەوە کە ژنێگەرێکی بێت کە دوای ئەزدواجی دوایەوە کە ئەزدواجی کردگا لە کشوەر بێتە دەرەوە ئەوی شەشێ پیاگەکە مافە ئەمەیە پێبات ئەمزای بکات ئیجازەی پێبات ئزنی پێبات کە لە ئێران لۆ کشوەرەکە هەست بێتە دەرەوە یانە ژنێگەرێکی بە پاسپۆرت بگرێت ئەشێ ئەجازە و ئزنە شوەکەی بگرێت و هەروەها سریک چتگرێتە وەک ئەوەکە باسە مافە دەرس خوێندن و ئەدامە تەحسیڵە مافە ئشتغاڵە ئەوە کە کەسێگەرێکی بێت کار بکات و هەروە فرە مەوەردەکان فرست یا هەتا یاساگەرێکە حالە ڕاستایەوە کە سریک قەتڵە ناموسی لە ئێرانە ئەتفاق ئەکەفێت کە مانەئی نابێت یا سریک تاریفگەری هەست کە ئەو قەوانینە ئەو یاساگەرە دەست باز دەکات بۆ قەتڵە ناموسی و خشونەت و هەروەها یاساگەرێک کە ڕەبتی هەست بە هاوسەرگیری منداڵان و یعنی کەنیشگەرێکە تەمەنیان خوارە سنیان کەمە و لە شرایطیان بۆ بازەوێت بۆ کە بتوانن ئەزدواج بکەن یعنی ژێر 18 ساڵن چون ئێمە زانین کە لە فرێک لە کشوەرەکانە قانونی وەسە کە تۆ بان 18 ساڵ بتوانیت مافەمەتە بێت کە ئەزدواج بکەیت ئەمە لە بوارەی یاساییە بێجگە ئەوە ئێمە توندوتیژێکترمان هەست جنسی کە چتگەرێک شامڵێک ئەوێت وەک باسە تەجاوز سریک تەجاوزیش فقط ئەو تەجاوزە نییە کە شاید کلیشەی مەفرەت وەختە لە مۆردی فکرەکەینەوە تەجاوز هەتا توانێت مەسەڵەن ئازار و ئەزیەتێک لەمسکردنێک بێت کە ژنێک ڕازی نییە ارتباطێک جنسی بێت کە ژنێک خۆی ڕزایەتی نەداگە بۆ چتا خۆشونەتی فیزیکیمان هەست کە فرێک لە ژنگەر تەجروبەی ئەکەن بازێ وەخت لەناو بنەماڵە ئەوە کە باوکیان برایان شویان ئەمانە کوتەکیان لێئان کە هەم ئەتوانێت لە هێنە مەسەڵەن کوتەکێک سادە بێت تا خۆشونەتگەرێک فرە شەدید وەکەوە کە فرە گزارشمان هەست لە کێسگەرێکە دووچار شکستگی بووگەن دووچارە زەخم و کۆگی بووگەن وەچتگەرێک لە مایەکە گشتمانەی زانیم و هەروە خۆشونەتێک ڕەوانی یا دەرونی کە ئەم خۆشونەتە شامڵە ئەماوێت کە ژنگەرێکە تهدید ئەوەن تحقیر ئەوەن تۆهینیان پێکرێت و مدام ئەیان ترسێنن یا بەرگیریانەکەن لە فرەچتگەر کۆنتترۆلیان ئەکەن تاقییانەکەن بۆ بەریانەکەن بۆ فرەچتگەر ئەمانەوێتە خۆشونەتێکە دەرونی و ڕۆحی ڕەوانیە و هەروەها خۆشونەتە ئابووریمان هەست کە بەرگیریە کریە لە ژنگەر بۆ ئەوەکە بتوانن دەستیان لە گیفان خۆیانە بێت مستەقل بن کار بکەن مەسەڵەن فرێک لە شرکەتکە وەختێکە ئستیخدام ئەکەن یا فرێک لە ئیدارات یا هەتا دانیشگاکان بۆ کە پەزیرەشە دانیشتووەکان یا کار ئامارە بیشتر دانن بۆ ئستیخدامە پیاگەکان تا بۆ ئستیخدامە ژنەکان یا ئەوەکە حقوقەکەیان بەرابەر نییە یعنی مەسەڵەن ساعات کاریەکەیان بۆ سەیەک وەلە لە ئاخرۆ حقوقێکە پوڵێکە ئەیان پێیان هین ژنەکە کەمترێکە بۆ چاواسە ئێوە لە بیر و باوەڕ خۆتانە چۆن ئێمە هینە ناو جامعۆ سیستەمێکە کە پیاوسالارە
ئەم پیا سالاریە باسە بێت کە بەرابەر نەوەن جایگاهیان و ئەولەویەت بە پیاگەکانە بۆ فرۆشتگەر بەخاطرەوە ئێژم کە خۆ پیاگەکە ئەولەویەتە چونکە مەسەڵەن ژنی هەست مناڵی هەست خانەوادە ئەگەڕنێت ئەولەویەت بە ئەوە لە حاڵێکا خۆ ئەم ژنی شار بۆ ئەندازە زەحمەتی کێشاگە ئەمیشە توانێت سەرپەرست خانەوادە بێت ئەمیشە توانێت چرخێک اقتصادی ئێمە توانین بژین لە حکوومەتی ئیسلامیە هەر لە دینی ئێمە لە شەرعی ئێمەیشە جیا لە یاسای کشوەرەکەمان ئێژن پیاگ ساحێ ژن و مناڵە پیاگنان دەرهاوری ژن و مناڵە ئەو خەرجی ئەو ماڵە ئات ئەو ماڵە هەگەڕنێ بەو بۆنە شاید حقوقی یا پوڵی زیاتری ئان بە ئاغەیەک لە بەحسی ئابووریە زیاتر قالن بۆ خانێک. توندوتیژی دژ بە کچێک لە ماڵێکە بە ژنەکە بە دایکەکە بە چە ئەیوێنن ئێوە خۆتان وەکو خاتوونێک چە بە توندوتیژی ئێزانن ئەتوانێت شتێک فوق العادە سادە بێت وەک تەرجیحێ کوڕ ماڵ بە کەنیشکەکە تەرجیح بدرگێ بەرتەریە کوڕ بەسەر کەنیشکە مەسەڵەن باوک دایک ئەجازە بن کوڕەکەیان تا دێروەخت لە دەرەوە بێ وەلی کەنیشکەکەیان ئەجازەی نەوێ سری کارگەر کە شاید ئەتەن زەرەرێکیشی نەوێ بۆی ئەنجامی بات. ئێمە کۆمەلگاکەمان ئەونا ئاسایشی تیا هەست کە کچێکەشمان بتوانێت تا دوی شۆ لە دەرەوە بێ. ڕیشەی ئەم مەسائلە فوق العادە عەمیقە. کۆمەڵگای ئێمە لە حاڵ حازرە ئەمنیەتی هەست منتەها ئەفکاری مردممان ئەمنیەتی نییە. ئەفکاری مردم ئێمە وا بارهاتکە کە کوڕ ئەتانێت لە دەرەوە بێ وەلی کەنیشک ناتانێت. چە بکەین کە ئەم بیر و باوەڕە کەمەوە بێتەوە. ئەوەڵین کار لە خانەوادە ئەتفاقەکە فێ کە باوکو دایک وەختێکانە مناڵێکیان ئەوێ چە کوڕ چە کەنیشک جایگاهێ ئەو مناڵیانە پێ بشناسێنن نەبەرتەریە کوڕەکە بەسەر کەنیشکەکە. کوڕ کەنیشک دوودانە شخصیەتن کە کامڵەن شخصیت گەلێ متفاوت یانست قەرار نییە بەرتەریە وجودی ئێوە ئێژن دایک و باوک بێژن هەردووکیان ئینسانن دەقیقاً جایگاهێ کەنیشکەکە پێ بشناسێنن کە ئەگەر گەورە بوو نێژێ مەسەڵەن ئیدعانەکە کە منیش وەک کوڕەکە ڕەفتارکەم. خۆب ئێمە وەختە ئەوینین خۆب جامعەکەمان بەم جۆرەسە پیاگ و ژن فەرقیانست. پیاگ ئەتوانێت لە دەرەوە بێژن ناتوانێت بۆچە ناتوانێت چۆن لە مناڵیە و پیاگەکان پەروەرش نەدریاگن کە ئەگەر خانمێ شەو لە دەرەوە بوو جۆرێتر لە مۆردی و فکر نەکەنەوە مۆردی خشونەتگەرێتر قەرار نەگرێت. کوڕەکان بار نەهات کە ذهنیەتی ئەوە بار نهات کە خۆی بە جنسێ بەرتەرە زانێ فکر ئەکات کە ئەتانێت تەجاوزکە بە حەریمی خانمێک ئیسە لە نەزەر فکریاو بێ لە نەزەر ڕۆحیاو بێ لە نەزەر ئەسان کەلامیاو بێ فرە ڕاحەت ئەتوانێت کەلمەیەک بێژێ بە عنوان مەسەڵەن بە عامیانە مەتەڵەک بێژێ بە خانمێ هیچ وەختی خانمی هەڵ ناسێت مەتەڵک بێژێ بە ئاغێک بۆچە چۆن لە ناو خانەوادەکانمانە وا جێگە کەفکە کە کوڕەتانێ هەمچین کارێ بکە کوڕ جنسێ بەرتەرە لە حاڵەکان نا هیچ بەرتەری وجودی نیە تەفاوت وجودیت وەلی خۆب خانەوادەکانمان ئەوە ئاگاهنین کە تەفاوتەکان بە مناڵەکانمان بناسێنن کە کەنیشکەکەی من تۆ بەمە خلقەتەوە شخصیەتێکت شخصیەتێ واحدە منحەسر بە فەردی تو جایگاهت ئاواسە تۆ ئەتوانی ئەنێرژیەکە هەست ئەخلاقێکە هەستۆ ئارەزوگەرێکە هەستۆ لەم زەمینە بە ئەنازەی خۆت بچیتە بەرەوە ئێوەکە دانێ دایک چەندێک ئەتوانێ لەم وارە مناڵی پەروەردە کات کە کوڕی پەروەردە کات کە بیر و باوەڕی ئەمە بێ منیش وەک خۆشکەکەمم منیش وەک ئەوم هیچ جیاوازیکمان نییە ئێمە دوودانە بنیامین فقط ئەو کچە
من کوڕم ئەمە دایکێک ئەشێ لەبەرە بیکاتە مەغزی ئەو مناڵە دایکێک ئەشێ ئەو مناڵە فێر کات خب ئێوە بۆ دایکێک چ قسێکتان هەست بۆ دایکەکانمان خاتوونەکان ئێوە چۆن گەرتانە کوڕەکانتان ئاوا پەروەردەکەن قەتعاً دایکەکان نەقشی فۆق العادەیان هەست لە تربیەت مناڵە چۆن بیشترین زمانێکە مناڵ لە 6 ساڵی ئەوەڵی زندگیە شخصیەتی هەر ئینسانی شقڵەگرێ 6 ساڵی ئەوەڵی زندگی یعنی 6 ساڵ بعد از ئەوە زندگی کردن ئەم 6 ساڵە مناڵ هە لە تەک دایکە 80% زمانی هە لە تەک دایکە خب ئەم دایکە متأسفانە بیشتر ئێمە عادەتمان کردە فقط بێژین شتێکە ئەزانین بێژین لە حاڵێکا مناڵ بە گفتەی دایک تەوەجۆ ناکە بە ڕەفتارێ دایکی تەوەجۆەکە وەختی دایکەکە کوڕێکی هەست کەنیشکێکی هەست کەنیشکەکەی مەجبورەکە جاڕ و دەستی کێشە ناو ماڵەکە وەلێ چای تێرێنێتە بەردەست کوڕەکەی ناخوداگا خەریکە کەنیشکەکە وا پەروەرشە ئاات کە تۆ ژێردەسەی کوڕەکەی ئەشت لە ئاەندا توش هەرم کارەکەی کوڕەکەیشی وا پەروەرشە کە ئەمە وەزیفەی تۆ نیە ئەمە وەزیفەی ژنانەست یعنی ئێوە ئێژن کە ئێمە بۆ ئەوەی کە لە بن و بنەڕەتە مەحەلکێن ئەشی لە دایکەکانمان چۆن ئەم کارە بکەن بە خوێندنە بە ئەوەیە کە NGO گەلگەمان بێن پەروەردەیان کەن حاڵیان بکەن فێریان بکەن چۆن بیشترین تەئسیر NGOگەر تەئسیریان هەست وەلی ڕسانەگەری جەمعی فرەتر تەئسیریان هەست وەک ئینتەرنێت وەک تەلەڤیزیۆن وەک رادیۆ و مطالعەکردن کتێب خوێندن دقیقاً کتێوگەری سازنده مەدرسە فوقالعادە تأثیر گوزارە ولی مەدرسە بعد از 6 ساڵی زندگیە مەدرسە بعد از ئەوە سەیتر زمانی لە 7 ساڵگی و عقل شکڵەگرێ و ئەم ئینسانە تێتیتر جامعە ئەوێنێ و متأسفانە جامعەیش هەرە تەبعیزگەریە هاتیە 6 ساڵی ئەوڵی زندگی ها دەست دایکە کامل و ئەم دایکە بە مطالعە بە ارتباط لە تەک ئەفرادی باسەوادا شخصیت خۆی شکڵەگرێ دایکی کە خۆی نەزانێت جایگاهی چەس لەناو ئەجتماعە ناتوانێت هیچ وەختەوە جایگاها بە کەنیشکەکەی نیشان بە باوکی کە نازانێت جایگاهی کەنیشکەکەی جایگاهی ژنەکەی حفظکە چۆن نەتوانێت بە کوڕەکەی بێژە جایگاهی دایک و حفظکە جایگاهی خۆشکەکەت حفظکە دقیقاً بەم جۆرە دایک و باوک لە کنار یەکە و مناڵ ئەشی یەک تەربیەتی بێت ئەگەر دایکەکە باسەوادا با فەرهەنگە ئەتوانێ مناڵەکەی تربیەتکە باوکەکە کۆمەکیکە هاوکاری کات و ئەگەر باوکەکە بەرعکسی باوکەکە باسەوادا خب دایکەکە بێت خۆی گێنێتە ئەو سەدحە خۆی سەدحی پێشێتە سەرەوە ئیطلاعاتی بواتە سەرەوە ئاگاهیەکانی بواتە سەرەوە ولا لۆب بێکەلام خۆی عەمەڵ کردی بێت مهمەوەسەکە من ئایا چۆن خۆم ڕەفتار ئەەکەم خۆم چۆن ئەوینم بە عنوان دایکێک بە عنوان دایکێک دایک زۆر دەتوانێت بە مناڵەکەیە و تربیەتی ئەو مناڵە و ئەوەی کە ئەو کچە ئەو کوڕە چۆن باربێرێ تەئسیری توندوتیژی دژی ژنان دیاردەیەکی جیهانیە و لە ئێستادا هەموو میدیاکانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە کۆمەڵێک تایبەتمەندی کولتوری کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری لە پشتە ئەگەرچی بۆ پێەیە توندوتیژی دژی ژنان کات و شوێنی تایبەتی نییە و هەموو کۆمەڵگایەکی مرۆڤایەتی بە کۆمەڵگا پێشکەوت و بە کۆمەڵگای دواکەوتەوە دەگرێتەوە ژنان لە کۆمەڵگای مرۆڤایەتیدا لەلایەن باوک برا هاوسەر کەسوکاری نزیک وەکو خاڵ و ماموو تەنانەت ئامۆزا و خاڵۆزاش بەڕەوڕووی توندوتیژی دەبنەوە بە پێی دەرەنجامی لێکۆڵینەوەکانی چالاکانی مافی مرۆڤ و ناوەندەکانی تەندروستی توندوتیژی دژی ژنان جگەلەوەی کە کاریگەری نێگەتیڤ و خراپی دەبێت لەسەر ژن وەکو تاکێک بەڵکو کاریگەرێکی زۆر خراپ و مەترسیداری دەبێت لەسەر تەندروستی خێزان و کۆمەڵگا دەبێتە هۆی ئەوەی کە شیرازەی خێزان و کۆمەڵگاش لێک بترازێت